بۆ زانیاری زیاتر دەچینە لای پاملێرمان وەلی سەلیم لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە وەلی سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. وەڵێ دیارە ئێستادا وەلی پێدەچێت گوێبستی دەنگی من نەبێ وەلی سڵاوت لێبێ ئەم کاتت باش. بینەرە عەزیز و خۆشەویستەکان داوای لێبڕن دەکەین دیارە وەلی نەیتوانی داخلی ستۆدیۆ بێ لەگەڵمان لە دواتردا هەوڵ دەدەین پەیوەندی لەگەڵ بگرینەوە. کاریگەڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستان دانووسانەکانی پارتی لەگەڵ لایەنەکان بە کات کوشتن ناو دەبات و یەکێتیش بە شەریکی دەزانێت و دەشڵێ.